مەزاری پێغەمبەران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. شوێنی گۆڕ و مەزاری زۆرێک لە پێغەمبەران نادیارە، بەڵام هەموو موسڵمانان لەسەرەوە کۆکن کە گۆڕی پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت لە شاری مەدینە لە ڕۆژی 12 ڕەبیعی دووەمی ساڵی 11 کۆچی نێژراوە. ئیبن تەیمیە بە بەڵگەوە سەلماندوویەتی کە جگەل لە گۆڕی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت شوێنی گۆڕی هیچ پێغەمبەرێک شوێنەکانیان دیار نیە. لەمەوە ڕوون دەبێتەوە کە گۆڕ و مەزاری پێغەمبەران لە زۆرێک لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کرا و ڕاست نین. مەزار یان مەزارگە بریتیە لە بنیادنانی مزگەوت یان تەلارێک لەسەر گۆڕ یان شوێنی نوێژکردن و پاڕانەوەی پێغەمبەرێ. هاوڵی پێغەمبەر یان پیاوچاکان خەڵکی بە مەبەستی پیرۆزی شوێنەکە و جێبەجێبوونی داواکانیان سەردانی دەکەن. مەزار و سەردانیکردنی مەزارەکان بە مەبەستی پاڕانەوە و دەستەبەرکردنی هیوا و داواکان لە ئیسلامدا ڕێگە پێدراو نییە. لەلای هەندێکی ڕاجایی زۆری لەسەر و پێیان وایە دروستە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن دانیشتوانی چەند ناوچەیەکەوە ژمارێکی زۆر گۆڕ و مەزار دروست کراوە، بە تایبەتی لە وڵاتانی عێراق و تورکیا و سووریا و فەڵەستین و ئوردن و یەمەن و چەندان وڵاتی تر کە تا ئێستا هیچ سەرچاوێکی ڕەسمیش ئەوەی پشتڕاز نەکردوێتەوە کە ئاخۆ دەبێ ئەو گۆڕانە هیچێ بن. لەوانەش مەزگەوتی ئیبراهیمی لە ناوەندی شاری خەلیلە لە بەشی ڕۆژئاوای فەڵەستین کە هەندێک لە مێژونووسان پیان وایە کە گۆڕی هەر یەک لە خێزانەکانی پێغەمبەر ئیبراهیم و خات و هاجرە و خات و سارایش هەر لەو ناوچەیە نێژراوە. زۆرێک پیان وایە کە گۆڕی پێغەمبەر موسا دەکەوێتە پایتەختی وڵاتی ئوردنەوە، بەڵام زۆرێک لە ڕاوەکەرانی قورئان و شارەزایانی مێژوو بە دووری دەزانن کە ئەو ناوچەیە گۆڕی پێغەمبەر موسای لێوێ. پێغەمبەر سولەیمان لە تەنیش گۆڕی باوکی کە پێغەمبەر داوودە نێژراوە بە پێی بەڵگە مێژووی و ئاینیەکان شوێنی گۆڕەکانیان نەزانراوە، بەڵام هەندێک پیان وایە کە لە ناوچەی بەیتلەحم یان لە شاری تەبەڕیە لە فەڵەستین گۆڕی ئەم دوو پێغەمبەرە نێژراوە. بە پێی چەند بەڵگەیەکی لاواز گۆڕی پێغەمبەر یونس لە ناوچەی نابلس لە فەڵەستین نێژراوە. هەروەها گۆڕی پێغەمبەر زەکەریا لە ناوچەی نابلسی فەڵەستین نێژراوە. بە پێی بەڵگە مێژوویەکانیش گۆڕی پێغەمبەر یەحیای کوڕیشی هەر لە نزیک گۆڕی ئەوەوە نێژراوە.